غەمبارین بۆ کاکە معرف مەلا حسێن کە پێشمەرگەیەکی تێکۆشەر و یەکێ بوو لە ڕەفیقەکانی هەمومان و هەموو ئەو ڕۆژگارانە بەبیر خۆمان نهێنینەوە کە لەو ڕۆژگارانە هەم کورد هەم میلەتەکەمان پێویستی بە پێشمەرگە بوو، پێویستی بە مەلا حسێن و ڕەفیقەکانی مەلا حسێن بوو. ئێمە ئیمڕۆ کە یادی کاک مەلا حسێنی کۆچکردووەکەینەوە، ئیکەینە یادی هەموو کۆچکردۆکانمان، ئیکەینە یادی هەموو شەهیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەموو شەهیدەکانی میلەتەکەمان بەبێ جیاوازی. لە یادی چلەی ماتەمینی ئەم قارەمانە نیشتیمانی نەتەوایەتیەدا سەری ڕێز بۆ گیانی نەمری دادەنەوێنین و چەپکە گوڵی خۆشەویستی لەسەر مەزاری پیرۆزیان دادەنێن. سەربەرزی و ئەو پەڕیشانازیە بۆ ئەوان و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە مەلا حسێن 40 ساڵی ڕەبەق لە تەمەنی بێ بسانەوە بۆ مافەکانی، بۆ بەدەستهێنانی مافەکانی نەتەوەی کورد خەباتی کردووە و قوربانی داوە.